یعنی بەڕاستی دەبی شفێرەکان پابەندی خوێنماکانی هاتوچۆ بن و لەبەرەوەی قەرەباڵغێکی زۆر ڕوو دەدا. حەقویە هاتوچۆکان وەچ دەڕۆن بۆ ناو دەفر و لۆ گەشتیاری بەپێی ڕێنمایەکانی هاتوچۆی بڕۆن و بە جۆرەی بە سەریعی نەڕۆن بە سەبری بڕۆن خۆشیان بپارێزن لە هەڕوو داوەچی کە لەوێن دەرەکە ڕوو دەداتن. حەقویە کە جلکی گەرمیش لەبەرکەن لەوەی محافظە لە سەلامەتی خۆیان بکەن و گەشتیارانیش دەوی بەهێبنی کە دەگەڕێنەوە لەبەرەوەی ڕێگا زۆر قەڵەباڵغا حەقویە کە ئەوان دێنەوە بەهێبنی باژۆرن بە پێڕێنمایەکانی هاتوچۆ. ئەگەر دەم هەیە بچمە سەفەرێ زۆر ینی ئاگام لە خۆمە لیباسی گەرم دەبەر دەکەم ئەو دەفحەیەکە لە پشت ماشێنێ بمیان لە پشت سیارە نۆکاتی ئیمەنی ڕعایەت دەکەم وەک کەمەربەندی ئیمەنی ئەڵبەتە مەسەلەی هەواشناسی دوایەکەی چۆن لە نەزەر مەسەلەی سیارەکەیەوە زنجیر چەرخە بخاریە هەوەی پێی دەڵێن ئێستا کوورەی ماشێنێ ئەوانە دەبێ هەموو سالم کارێ بکەن هەزار مانەوەیە هەزار سوزانم گیر و گرفتە.